میوانداری گەنجێکمان کردووە کە باس لە ئەزمونەکانی ئەکەین کە هەوڵیدا براندێکی تایبەت بە خۆی دابمەزرێنێ و لەگەڵ ئەوە براندەکەی تایبەتە بە دیزاینکردن و بەرهەمهێنانی جلوبەرگ وەکە بینین ئێستا کۆمەڵێک لە جلوبەرگەکانی لا نێو ستۆدیۆدانراوە جا ئێمە ئێستا چینە لای ئەو گەنجە بۆی کەمێک لەسەر ئەزمموی کارەکەی گفتوگۆ بکەین و هەروەها باسێکیش لەوە بکەین کە لە ئێستا خاوەنی براندێکی خۆیەتی ئەمە چه هەستێکی پێ ئەبەخشێ ئەو گەنجەش کاک محەمەد زەلالیە کاک محەمەد بەخێربێت سڵاو لەبێ زۆر سپاس بەینتان باش بەخێربێ سەرچاو کاک محەمەد ئەگەر هەر سەرەتا لە ئەزمموی کارکردنی تۆ دەست پێ بکەین ماوەی چەندێکە کە زەلالێ کە براندێکی تایبەت بە خۆتە دادمەزرانوە و هەروەها لە کێوە بوو کە هەستە بەوە کرد کە تۆ ئەتوانی وەکو دیزاینەرێکی جلوبەرێک کار بکەی ئەم توانایە لە کێکەوە لە خۆتا دۆزیتەوە تۆ طبعا من لە سای 2014 خۆم فێری دیزاین کردەوە بەڵێ لە سای 2018 لە فاشن ویکێک لە شاری هەولێر بەشداریم کرد لە دوایەوە بڕیارما کە براندێکی کوردی دروستکەم کە لە کوردستان جلوبەرگ بەرهەم بهێنێ و دیزاینی بکە کە بەداخۆ لێرە هیچ براندێکی کوردیمان نییە تەنیا جلوبەرگەکان لە دەروی وڵاتمان نیێت بۆی پێم خۆش بوو کە براندێکی کوردی دروستکەین و بتوانین لێرە جلوبەرگەکان دیزاین بکەین و بە هەمان کواڵیتێکی زۆر باش نرخێکی گونجاوتر لە چاو ئەوانی کە لە دەرەوەیەن ئەوە بوو کە لە سای 2010 براندەکەمان دامەزران و لە سای 2019 براندی زەلالێ تۆمار کراوە لە حکوومەت یاریمی کوردستان وەکو یەکەمین براندی جلوبەرگ لە هەرێمی کوردستان باسی ئەوەت کە لە 2014 فێری بواری دیزاینەری بووی جا باسێکمان بوو کە ئەم فێربوونە لە چیەوە هات ئایا تەنیا حەزێ بوو پەیوەندی بە خوێندنەکەتەوە بوو چۆن بوو؟ وڵای خولێ خۆم بوو بەس ئەوەی کە چۆنیش فێر بووم ینی لە ڕێی سوشیال میدیا و کاتە یوتیوب و ئەو بابەتانەوە ئەگەڕام سێرچمە کرد بۆ ئەوەی بکە بتوانم خۆم فێرکەم چکە بەداخۆ تا ئێستش لێرە کۆرسێکی دیزاین ئەو بابەتانەیە کە ئەکادمی بن و بە ئەکادمی فێر ببن بەتەمانیتە دەرەوە درێژە بێ بە خوێندنەکە لەو ڕێگەوە ئەوەی تر بێرفراوانی بکەی پرۆژەکەت دەگومان بەڵام الحەمدولیا گەشتنێتە قۆناغێک لە تەجروبە و لەو بابەتانە بۆیە بۆ داهاتوو ئەکید پێویستمان پێێتی بەڵام بۆ ئێستا بۆ ئێرە ئەوەی خۆشترە ئەوەی گەورەترە کە بتوانانی خزمەت بکەین لەو فەراغی کە لە کوردستانە هەیە دەستەکان باشە جا ئەگەر باسێک لە کەرەستەکان بکەی لە چیەوە دەستە پێکرد دیزاینەکانی سەرەتا کە تۆ دادنا بۆ جلوبەرگەکان بەچی دەستت پێکرد ئێستا لە دیزاینەکانە جلی مناڵان ئەبینین ئەزی خاتونەکان ئەبینین حتا جلی زستانەشی جا ئەبینین بە کام کاریان دەستت پێکرد لە دیزاینکردنە بەڵێ طبعاً کە دەستمان پێکرد ئێمە بە کۆلەکشنی هاوین و بەهار دەستمان پێکرد لە کۆلەکشنێکی زۆر بچووکۆ دەستمان پێکرد و سەرەتایەکی زۆر تایبەت بوو بۆ ئێمە کە بتوانین لەسەر هەر لەیبڵێک لەسەر جلوبەرگەکان بنووسرە مەید ئین کوردستان واتە لە کوردستان بەرهەمهێنراوە جلوبەرگێک بۆ چەند ساڵ ئێمە ئەو جلوبەرگانە لێرە دروست نەکراوە هێشتا نەمان بۆ قەت بۆیە کە دەستمان پێکرد لە کۆلەکشنێکی هاوینە و بەهارەوە دەستمان پێکرد و تارگێتی خانمانمان کە لە بڕی خانمان زیاتر حەزیان لێ جلوبەرگ بگۆڕن و ستایل بگۆڕن و بەردەوام شتی تازە بکڕن بۆیە لە ساڵی 2020 قەرارمان نا کە بتوانین جلوبەرگی مناڵانیش بەرهەم بهێنین بە کواڵیتێکی زۆر باش لەبەر ئەو جلوبەرگانی کێنە ناو کوردستانەوە زۆربیان کواڵیتەکان باش نییە بۆیە حەزمان کرد بتوانین جلوبەرگی مناڵیش دروستکەین کە تایبەت بێ بۆ کواڵیتێکی ئەوەنە باشی هەبێت کە هیچ زەرێک بە مناڵەکە نەگەێنێ لە ڕوت قماش و لە ڕێی بابەتانەوە بۆیە ئێستا بە خۆشحاڵیەوە کارەکەین بۆ ئەوەی کە بتوانین لە بەشی براندەکەمان بەشی ناوماڵ دروست بکەین کە بتوانین هەم شتی دەستی ناوماڵ شتی دەستی تیابێکە بۆ ناوماڵ بەکار بێ هەم لە تحفیات و ئەو بابەتانەش بێت باسی جلی زستانەمان کرد ئەمەیەکێک لە نمونونەکانە هەرچە ئەژین ئەمە مناڵانەشە بەڵام زۆر جوانە ڕاستە ئەمە قماشەکەی حازری ئێوە دایەنێن یا خۆتان قماشەکان هەرێکیان لە دەرەوە ئەهێن ئەوانی کە بۆ زستان بە تایبەت بن لێرە هەنێک قماش دەست ناکەوێت بەڵام وانی کاوینە بە لێرە هەیە باشە من ئەو ڕەنگەی کە زۆر بەرچاوکە ئەژین ئەم ڕەنگی پیازیە بوو کە زۆر لە کارەکان تا تۆ سوودت لێبینیوە بەو شێوەیە کراسدانی عەزیز هەر هەیە بەم شێوەیە و ئەگەر باسێکی ئەومان بۆ بکەی کە تۆ لەگەڵ ڕەنگەکانە چۆن مامەڵاکی وە بۆ ئەوە ئەم ڕەنگە لە کارەکان تا زاڵە حەزی خۆتە یاخود بۆ نمونە هەوڵەیە ئەمە بکەی بە ڕەنگێک کە لە نێو خۆمانە وەک ڕەنگی ساڵ لە کوردستان نابێت بەڵێ ئەکید وەکو ئەوەی کە ڕەنگە نودەکان زۆر قەت ناڕوە و ڕەنگێکی تایبەتن ڕەنگێکی ناسکن و بە تایبەتی بۆ هاوین و بابەتانە زۆر جوانترە
وەکەوەش حەزەکەم وەکو ستایلێکی خۆم بێت لەگەڵەوە شازۆربەت جلەکان ئەگەر ستایلەکانیان ببینین ستایلێکی کەژوەڵن یعنی تۆ ئەتوانی ئەو پانتۆڵە بۆ شوێنێکی زۆر فەرمی بەکاری بێنی توانی بۆ شوێنێکی ئەتیادی بەکاری بێنی بۆ جلەکان بە شێوازێک دیزاینیانەکەین کە بتوانین خاتونەکان بۆ هەموو شوێنێک بەکاری بێنێت بۆ دەوام بێ بۆ چونە درەوەیەکی شەوان بێ بۆ هەر بابەتێکی تر بێ بۆ نۆ ئەزیەکی زۆر سادەیە بەڵام کاتێک تۆ ئەکسسواراتێکی ئۆڤەر بەکارهێنی لەگەڵ یا ئەتوانی بۆ بەرزێکی هاوڕەکەت لەبەری یاخود بۆ شوێنێ عزیەکەش نیشان بم کە بینەرانمان بینن بە شێوازی دوو پشتێنە بەسترێت ئەو شێوازێکی ئەنی زۆر سادەیە و ئەتوانی مجموعەیەک گۆڕانکاری تیاپی پشتێنی لەسەر بەستی پشتێنێکی خۆی بەکاربێنی تەوەری بکەیتەوە بۆ ڕاستە کاک محەممەد بۆ ئەوەی کە ڕەنگە بتەوێت براندێکی تایبەت بە خۆتە هەبێ کەمێکی لاکەتیشی بووە تا ئەگەی بەوەی کە براندەکە دروست بکەی موافقەت لەسەر ئەوە بکرێت کە ئەم کارانەی تۆ ئەتوانرێ بکرێ بە براند پێویستەکە ئەو تایبەتمەندێتیانی کە لە کەلوپەلەکانە هەبن چی بن چونکە ڕەنگە لە زۆربەی براندا جیهانەکانە ئەمە مادی بێن نرخێکی زۆر لەسەر کەلوپەلەکانە کاتێک کە پرسیار ئەەکەی بۆ بەدەر لەوەی کە هی ناوی براندەکەی کە ئەم نرخە زۆرەی هەیە ڕەنگە باز لە کوالەتی بابەتەکان بکات تۆ تا چەند گرنگی بە کوالەتیەکان ئەدەی تا چەند گرنگە لە دانانی براندێکی تایبەت بە خۆتا کوالەتیەکە زۆر گرنگ بێ بەلاتەوە سەرتاش کە دەستمان پێکرد هەموو کوالەتی قماشەکان هەمووی زۆر باشن تا حدێک چەند ساڵ بەکاربێت و هیچ مشکلەی نیە و هیچ خراپیش نابێت کاتێک کە براندێکدا ئەنی بێگومان ئەگەر تۆ باسێەوە نەکەین کە لە ڕووی یاسای و هەر شتێکی ترەوە بەڵام ئەگەر تۆ کە براندێک دابنی ئەگەر ئیشکەی لەسەرەوەی بۆ 100 ساڵی تر براندەکەت ئەگا بکە بێگومان ئەبێت لەسەرەوە ئیشپێک کە کوالەتێکت زۆر باش بێ کەستمەر سرویسێکی زۆر باشت هەبێ لەگەڵ مشتریەکان تا نرخەکان گونجاو بێ و بتوانانی بچیتە ناو خەڵکۆ بەڕاستی بۆ پشتوانی لەگەڵ کۆمەڵگە بگونجێ زۆربەی جلەکان کە ئێمە بەرهەمیان هێنین لەگەڵ کۆمەڵگەی ئێمە ئەگونجێن لەبەری کۆمەڵگەی ئێمە ئەگەر سەیری بکەین ناتوانێت جلوبەرگێکی ڕوت بەکاربێنێت بۆیە ئەو شتانە زۆر مهمە کاتێک براندێک لە کوردستان دروستەکەی ئەگەر لە دەرەوە قرس بێ ئێمە لە کوردستاندا ئەوانە قورسە لە ڕووی یاسایی لە ڕووی ئەو بابەتانی ترەوە لە ڕووی کوالەتیەوە لە ڕووی هەموو شتێکەوە بەڕاستی لە ڕووی نرخەوە ئەژن لەناو ئەو جلانی کە کاک محەممەد دووریەتی ئەمەیان سەرنجی منی ڕاکێشە لەبەرە کە ئەم قماشەی زۆر جوانە زۆر کەشخەیە و هەروەها دوو دانە قماشی زۆر جیاوازیشە تێکەڵ کردووە باسێکی ئەم تێکەڵکردنی جۆری قماشەکان و یاریکردن بەم قماشانە ئەوەی کە لە کۆتایە دیزاینێکی جوانی لێ دەرچێت ئەمەشمان بۆ باسکە باسی ڕەنگت کرد بم خۆشە باسێکی جۆری قماشەکانیش بکەیت جۆری قماشەکان زیاتر قماشەکەن ئەو قماشانن کە بۆ کەژوەڵ بەکارێت واتە بۆ ئەو جلانە بەکارێ بۆ منتی شێرتە بلوزە پانتۆڵە بابەتانێک ئێمە بەکاریانێنی هەندێک جار قماشێکی زۆر تایبەتە بەرچاوەکە حەزەکەی بیکەی بە شتێک ئەو دیزاینش کە دروستمان کرد ئێمە وامان کرد ئەو قماشە زۆر تایبەت بوو هێنامانە دەرەوە بۆی حەزم کرد لەگەڵ شتێکی ترا تێکەڵی کەم سەرنجڕاکێش بێت زۆربەی دیزاینانێکی ئێمەش ئەیکەین هەوڵین هەتا بتوانین نۆرمەڵ بێت تا بتوانین کەسەکە بەکاری بێنێت بۆیە زۆر هەنێک کات هێشتا تواناکانی خۆمان دەرناخین لە دیزاینەکەیە واتە شتێکی زۆر سیر و سەمەرە ناکەین کە کەسەکە نەتوانێت بۆ شوێنێکی فەرمی بەکاری بێنێت یان بۆ دام بەڵام هەنێک کاتیش ئەو پارچانی تێکێک کە تایبەتن و لە هەموو براندێکی شاوە هەنێ پارچی تێکێک کە زۆر تایبەت بەکارێت بەڵێ ئاماژەت بۆت کە وتێ هەنێ جار ناتوانین تەواوی ئەو توانایی کە هەمانە لە دیزاینەکانە بەکاری بێنین بێگومان لە هەر ناوچەیەک و کۆمەڵێک کللتوری ناوچەی ئەو شوێنە هەیە کە پێویستەکە کە پابند بی پێوەی لە کارەکانی توە کە دیزاینەکەی بۆ جلەکانە تا چەند بیر لەوە ئەەکەیتەوە کە ئەم دیزاینەی ئەیکەی تا چەند لەگەڵ نەریتی ئێمە ئەگونجێت تا چەند پێشوازی خەڵکی باشە بۆ ئەم جلە تا چەند بیر لەم بابەتانە ئەەکەیتەوە بەگومان وڵا ئەو زۆر بیری لێکینەوە وەکەوەش کە تا ئێستا دیزاینەر ئەتوانێت دوو شت بکارێت ئەتوانێت کۆلکشنێک دروستکە بۆ خۆی بە تایبەت هەموو ئەو توانایی کە هەیەی ئۆفکرە جیاوازانە بەکاربێنێ بەڵام کە ئیشەکە لەسەرەوەی کە براندێکی پێ و بەردەوام تۆ شتێک بکڕێ و هەر براندێکی تێ و گۆڕ خاتونێک ئەچێتە شوێنێک لە دوکانێک جلێگە کڕێ مەجبوری کە ئەو شتانە دروست بکەی کە کەسەکە بتوانێت بەکاری بێنێ وەکو دایم کە دووبارە ئەەکەمەوە ئێڵم بۆیە هەنێ جارکە لە سەیری کۆمەڵگە ئەەکەی کە ناتوانیت ئەو توانانە دەربخی لە کۆمەڵگەیە لەبەرەوەی زانی کە فۆکسێکی زۆر زیاد لە حەد بە نێگەتیڤی لەسەر بێت بۆیە ئەڵێ بابوەستم تا کاتی خۆیت تا کاتی خۆیت تا بتوانم تواناکانم دەم بێگومانە ئەمەش وەساین جا
باسێکی ئەومان بۆ بکە تۆ لە چیۆ لە سفرەوە چۆن ئەم پرۆسەی دیزاینکردانە ئەکەی باسێکی سکێچەکانمان بۆ بکە بیرۆکەکان چۆن وەرئەگری دواتر ئایا کەسانەکان لە لات کاری دوورینەکە بکەن یان خۆت هەیکەیت و ئەمانەمان بۆ باس بکە کە تۆ لەو نێوەندەیە چۆن ئەمانە ڕێکەخی ڕەنگەکان چۆن هەڵەبژێریت قماشەکە ئەو پرۆسەی دیزاینەکەمان بە زمانی بۆ باسێ بکە کاک محەممەد. طبعا یەکەم جارە بە بیرۆکەیەکت هەبێ دواتر بێ خۆت ئامادە کرد بێت کە کۆلکشنی ئەو وەرزە حاضرکەی چکە ئێمە ئەو جلانی کە لێرن زۆربەی ئێمە بەدانەدانە هێناومانن وەکو ئێرە بۆ نمونە بەڵام هەموو سایزێک بەردەستن بۆیە پێویستەکە کە یەکەم جار سکێچی بکەیت دواوە خۆت ئامادەکەی بۆ کۆلکشنەکە ڕەنگەکان دیاری بکەیت دواتر قماشەکان بەردەست بێت وە بتوانیت ئێمە لە سلێمانی کارگەمان هەیە کە جلوبەرگەکان بەرهەمەهێنین بۆ خۆمان وەکو براندی زەلالێ و لەو لاشەوە بە تاک و بە جوملە بۆ خەڵکیش دروستەکەین و بە خۆشحاڵی شۆکە ئێستا لە هەولێر ئۆفیس و کارگەیەکی تریش لە قید و هەم ئەەکەینەوە لە هەولێر ئێمە ئەم جلوبەرگانە ئەین بە خاتەکانی لێ خۆمان ئەوان دروستیەکەن ئێمە وەکو کوالیتی کۆنتترۆلێک لە کارگەکی خۆمانە چەکینی ئەخیر ئەەکەینەوە لەگەڵیانە سەر کواڵەتی شتەکان ئەەکەین وەکو ئەزانن نرخەکان داهێنین داوە فۆتۆشوتینمان هەیە لەگەڵ مۆدڵەکان و بابەتانە و دواتر لە ڕێی سوشال میدیا و ئەیفرۆشین یاخودە و ئیڤنتانی کە ئێمە بەشداریان تیاکەین. زۆر باشە جا کاک محەممەد ئێستا من کارێکی مناڵانی بەڕێستانم بەدەستەوە دیزاینکردنی کاری مناڵان لەگەڵ کاری گەورەکانە چ جیاوازیەکی هەیە یعنی دیزاینەر ئەگەر لە بواری جلی گەورە دیزاینەر بوو ئەتوانێت کار بۆ مناڵیش بکە بێگومان وەکو براندێک ئەگەر ئیش بکەین ئەتوانین جیاوازیەکان چیە؟ مەبەستم ئەتوانین لە بەشی مناڵان بەشی ماڵەوە و بابەتانە دروستکەین بەڵام ئەوەی کە قورسە لە بەشی مناڵانە ئەوەیە کە تۆ بتوانی کاتێک ئەڵی دیزاینەر ئەبێت تۆ شتێک حەل بکەی پرۆبلەمی کەسێک ئەو کەسە حەلکەی تۆ ینی بۆ منە بزنسمانێک نی تۆ دیزاینەری بە کێشەی ئەو کەسە حەلکەی جاکە مناڵە تۆ ئێمە مناڵ هەر مناڵ و کێشەیەکی هەیە ئەبێ بیر بکەیتەوە کە بتوانین لەو جلوبەرگە ئاسانترین شت بکەیت بۆ ئەوەی کە دایکەکە مناڵەکە ئەگۆڕێت بتوانێت بە ئاسانتری شەوە بۆ منە قەمیسەکە بە ئاسانتری شەوە دابخات سەردەسەکە یان شتێکی لەو بابەتە هەتا ئێمە بەروانکەمانە بۆ کاتی خواردن ئەبێ بیر لەوە بکەینەوە کە بتوانین ئاسانترین شێوە دایکەکە بە بۆی مناڵەکە بگری یان ئازێتی بە بتوانێت بەروانکەکە بەستێت بۆیە تۆزێک لە مناڵانە ئەومان هەیە کە ئەبێ پرۆبلەمەکە زۆر بە کێشەکە زۆر زیاتر بێ زۆر باشە جا ئێستا کاک محەممەد ئەگەر وەکو دواوتەی خۆت وتەی خۆت پێشکەش بکەیت ئێوە براندێکی تایبەت بە خۆتان داناوە گەنجێکی هێشتا ڕەنگە ژیانی زۆرترێ لە بەردەماما بێ وتەی تۆ چییە بۆ ئەو کەسانەی کە خاوەن بیرۆکەن بەڵام ڕەنگە نەوێرن دەست بکەن بەو کاری کا هەیەە ڕەنگە بڵێن سەرکەوتوو نابین بێگومان ئێوە ئێستا لە کارەکەتانە ڕەنگە کۆمەڵێک دەستی کارتان بۆ کۆمەڵە کەسانێکی تریش پەیدا کرد بێ ینی کۆمەڵی کەسانی تر لە ڕێگەی کارەکەی ئێوە توانی بێتیان کار پەیدا بکەن وتەی تۆ چیە بۆ ئەو کەسانێک کە خاوەن بیرۆکەن و هێشتا دەستیان پێ نەکردووە؟ من 3 ساڵ باڵوێزی گەنجم لە عێراق دایم ئەو مشکلێم هەبوو لەگەڵ خەڵکە ئێمە هەر چاوەڕێکی نەڵین حکومەت ئیشمان بۆ بکە وا بکە وا بکە من کە دەستم پێ کرد دواتر هەموو ئەو لایەنانەش هاتن هەموو لەلایەن حکومەتەوە هاوکاریان کردم هەموو بابەتانە لە ڕووی تۆمارکردنی براندەکە و هەموو شتێکی تر ئێمە کە خۆمان هەوڵمانە ئەکید حکومەتیش یارمەتیم ئەکید من هەلی کار بۆ مەجموعەیە گەنجی تر ئەڕەخسێنم بۆیە کە من هەر لە ماڵەوە دانیشتم بە دیار مۆبایلەکەمەوە بڵێم وەڵا حکومەت هیچ ئیشێکم بۆ نادۆزێتەوە هەلی کار نییە فلان شت ئەی بڵێ چی حکومەت ئەی ئەم هەموو کەسە دامەزرێنێ ینی کەواتە هەموو دامودەستگاکان پڕە بێ لە مۆزەف و هیچ شتێکی تر ئەی ئێمە گەنج ئەگەر ئینتەرپرێنەر نەبین ئەگەمە براندێک دروست نەکەین کار نەکەین خزمەت نەکەین و هەلی کار نەڕخسێنین حکومەت بڵێ چی بۆیە هیوادارم هەمویان بتوانن هەوڵ بن کە فرەکانی خۆیان بەهرەکانی خۆیان بدۆزنەوە بتوانن کارێک بکەن کە خزمەتکەن ئەو بۆشانی کە لە هەرێمی کوردستان هەیە بتوانن پڕی بکەنەوە ئێمە هیوادارین کە ئەو گەنجانەی کە وەکو تۆ ئاواوزەیەکیان تا هەیە توانایەکیان هەیە هەوڵ بدەن کە بە شێوازێکی باش کارێکی باشدا بمەزرێن تاوەکو خزمەتێک با کوردستانەکەی خۆمان بکەین